قەزای تۆ لە من ڕەشەی چاوگەلمەس قەزای تۆ لە من ڕەشەی چاوگەلمەس هەر کەسێ تۆی بێ ماڵ دنیای بۆ چەس ماڵ دنیای بۆ چەس خۆ من ماڵم نییە کەما خەڵات بۆ خۆ من ماڵم نییە کەما خەڵات بۆ سەرێ بەرزە و کە دڵم دەرات بۆ دڵم دەرات بۆ گردانە گردانە گردن زەردەکەی گردانە گردانە گردن زەردەکەی یاخوا بێ بۆ من ئێش و دەردەکەی بەڵاو دەردەکەی یاخوا بێ بۆ من ئێش و دەردەکەی بەڵاو دەردەکەی من مانم بۆ چەس بدرۆشێ لە دوور من مانگم بۆ چەس فەرزاد بدرۆشێ لە دوور خۆتم گەراکە خانم کە بێمە حزور کە بێمە حزور گردانە گردانە گردن زەردەکەی گردانە گردانە گردن زەردەکەی یاخوا بێ بۆ من ئێش و دەردەکەی بەڵاو دەردەکەی یاخوا بێ بۆ من ئێش و دەردەکەی بەڵاو دەردەکەی قەزای تۆ لە من ڕەشەی چاوگەلمەس قەزای تۆ لە من ڕەشەی چاوگەلمەس هەر کەسێ تۆی بێنیێ ماڵ دنیای بۆ چەس ماڵ دنیای بۆ چەس خۆ من ماڵم نییە کەما خەڵات بۆت خۆ من ماڵم نییە کەما خەڵات بۆت سەرێ بەرزە و کە دڵم دەرات بۆت دڵم دەرات